سرکردین امریکا و بریتانیا و استرالیا هفپاریه که اولکاری جبو هریما هندو پاسیفیک را دگهینن. رونشتوان باجار دهو که بحثا هلبجارتن عراق دکن. 4 امریکی تفلی یکم گشتا سیویلیا والهی عزمانی دبن. دنگ امریکا لواشنطن پایتخت سلاف و رزین من صالح دمی جرج بوا بینر نهجا ام کرد کنکشنا ایرو اینه هفته ایلون جورا پیشکش دکن. هر وهلا امین شوا ایدمتان خوش. امریکا و بریتانیا یارمەتی ئوسترالیا دەدەن بۆ پەرەپێدانی کەشتیەکی ژیردەریایی بە هێزی ناوکی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی چوارشەمە وتی سەرکردەکانی ئەو سێ وڵاتە هاوبەشیەکی ئاسایشی سێلایەنەی نوێیان ڕاگەیان کە جەختیان لەسەر ناوچەی ئیندو پاسیفیک کردووە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە کۆبوونەوەکی ئۆنلاین لەگەڵ سەرۆکوەزیرانی ئوسترالیا سکۆت مۆریسون هەروەها سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆریس جۆنسن هاوبەشیەکی نوێیان لە ناوچەکانی نێوان ئۆقیانوسی هندی و ئارامدا ڕاگەیاندووە کە ڕێکەوتنەکەیان ناوناوە AUKUS. ئێمە ئەمڕۆ هەنگاوێکی مێژووی دیکە دەگرینە بەر بۆ قوڵترکردنەوە و بە فەرمیکردنی هاوکاری نێوان هەر سێ وڵاتەکەمان چونکە هەمومان ئاسایش و سەقامگیری لە نێوان ئۆقیانوسی ئارام و هندی بە پێویست دەزانین تاوەکو بتوانین ژنگەی استراتیژی ناوچەکە چارەسەر بکەین و گەشەی پێ بدەین چونکە ئایندەی هەریەک لە نەتەوەکانمان و جیهانیش بەندە بمانەوە و گەشانەوەی ئۆقیانوسی ئارام و هندی بۆ دەیەکانی داهاتووشمان. ئەمریکا و بەریتانیا یارمەتی ئوسترالیا ئەدەن بۆ پەرەپێدانی کەشتی ژێردەریایی کە بە وزەی ئەتۆم کار بکات. لە ماوەی 8 مانگی داهاتوودا پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی باشترین ڕێگا بۆ گەیشتن بە ئامانجەکانمان دیاری بکەین. ئەوەش تاقیکردنەوەی چڕ دەگرێتەوە کە پێویستە بیکەین بۆ سەرپەرشتیکردنی بەرپرسیارەتی ناوەکیمان لە ئوسترالیا. ئێمە بەنیازی ژێردەریایەکانمان لە شاری ئەدلەیدی ئوسترالیاوە بە هاوئاهەنگی لەگەڵ ئەمریکا و بەریتانیادا بکەین. هەر سێ سەرکردەکە جەختیان لەوە کردوتەوە کە کەشتیە نوێەکانی ئوسترالیا چەکی ناوکی هەڵناگرن. ئێمە لاپەڕەیەکی نوێی دۆستانە هەڵدەدەینەوە. ئەرکی یەکەممان لەم هاوبەشیە یارمەتیدانی ئوسترالیایەوە بە دەسێنانی کەشتی ژێر ئاوی دەریا. جەخت دەکەینەوە کە بە وزەی ئەتۆمی کار بکات بەبێ ئەوەی چەکی ئەتۆمی هەڵبگرێت. کارەکەشمان بە تەواوەتی پابەند دەبێت لەگەڵ پەیماننامەی بڵاونەبوونەوەی چەکی ئەتۆمی. هەرچەندە هیچ کام لەو سەرکردانە ئاماژەیان بە ڕۆڵی چین نەکرد بەڵام شیکەرەوان ئەمە بە هەنگاوێکی دیکەی هاوپەیمانی ڕۆژئاوا دائەنێن لە هەمبەر پێشڕێوەکانی تەکنۆلۆژیا و بواری لەشکری پەکین. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەبێژە هەوایە تند کۆ ئەنجاما گوهارتنا کەش و هەوایە ئەمریکا دخە ڕەوشەکە تەنگاڤیان ئەو هەوڵ دەدە دوو پرۆژەیە بریاران لێ کۆنگرێسێ دەرباس بکە کۆ نرخەوان بە ملیاران دۆلارن ji bo çêkirina ziyanê. Raporta peyamnêra dengê Amerîka lê Koşka Spî Anita Powell ronî dide ser vê mijarê. ئاگرکەوتنەوەی ترسناک باو باهۆزی بەهێزی وێران کرد و بەرزبوونەوەی ئاستی لافاو. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا دەڵێت ئەلبەتە ئەوە وەک خەیاڵ نایەتە بەرچاوت بەڵکو کەش و هەوا بە شێوەیەکی ترسناک و ناپێشبینی کراو دەگۆڕێ بە باو باهۆزی تند و لافا و ئاگرەکانی کە سەرانسەری کشوەری ئەمریکای گرتۆتەوە. لەم هەفتەیەشدا سەردانی ئەو ناوچانەی کرد کە بەهۆی ئاگرکەوتنەوە زیانیان پێگەیشتووە تا داواکاریەکی ئاراستەی خەڵقی ئەمریکا بکات.
کەش و هەوای سەخت لە سای ڕابردوودا بای 99 میلیارد دلار زیانی بە ئەمریکا گەیاندووە. با دووبارەی بکەمەوە. کەش و هەوای سەخت لە سای ڕابردوودا بەگشتی بای 99 میلیارد دلار زیانی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیاندووە. بەداخەوە لەم ساڵیشدا ئەم سەجەرەیە دەشکێنین. ئەوە زیانێکی وێرانکەرە بۆ ئابووریمان بۆ زۆربەی کۆمەلگاکان. چارەسەری سەرۆکیش پلانێکی خەرجیە بایسی 5 تریلیۆن دلار کە لە نێوان شتەکانی تردا و بەرهێنان دەکات لە وزەی پاک و ئۆتۆمبیلی بێگازی زیان بەخش و پشتبەستنی وڵاتیش بە پیشەسازیەکانی ژینکە پیسبوون کەم دەکاتەوە. ئەو پرۆژە یاسایی ئەنجومەنی نوێنەرانی تێپەڕاندووە، بەڵام ئێستا ئەوە لە دەستی ئەو 100 ئەمریکیەیە کە لە ئەنجومەنی سینادان. داکۆکیکەران لە ژینگە لە نزیکەوە چاودێری دەکەن و دەڵێن یەکنیگەرانی ئەوەیە کە ئەم پرۆژە یاسایانە پڕن لە بڕگەی تریمایی مشتومڕ کە پەسەندکردنیان دوا دەخات. پاکێجی ئاشتەوایی تەنها سەبارەت بە گۆڕانکاری کەش و هەوا نییە، هەروە ژمارەیەک بەرنامەی کۆمەڵایەتی لەخۆ دەگرێت و ئێمە نازانین بۆی کامیانەوە دەربازمان نابێت. ڕەنگە داکۆکیکەران لە وزەی پاک ناومێد بن، لەوانەشە داکۆکیکەران لە پرۆگرامی کۆمەڵایەتی ناومێد بن یان هەردووکیان. بەڵام داکۆکیکەران دەڵێن ئەمە پرسێکی بەپەلەیە و بەشێکی وڵاتەکە بەڕاستی گەڕی تێبەر بووە. وەک ئەوەی ئێمە لە هاوینی ڕابردوو بەدیمان کرد و لە ڕاستیدا لە 2 ساڵی ڕابردوودا کارەساتە سروشتیەکان لە سەرانسەری وڵاتدا خراپتر بوون. ئاگرکەوتنەوە لە ڕۆژئاوا باوباهۆزی بەهێز لە کەندا و ئەو زانیارانەی کە لە دەستەی باڵای زانستیمان دەرئەچێت ئەوەیە کە گۆڕانکاری کەشوهەوا لێرەیە و بە بەردەوامیش خراپترا بێت و ئێمە کاتێکی کەممان لە بەردەستایە تا هەڵوێست وەربگرین و ئەو کاریگەریانە پێچەوانە بکەینەوە. بەرهەڵستیکارانی پرۆژە یاساکە کۆمەڵێک ناڕزاییان خستۆتە ڕوو کەوا ڕێگەی هەرزانتر هەن بۆ بەدەستهێنانی وزەی سەوز، گوایە پیشەسازیە نەریدیەکانی وەک خەڵووس کار لە دەست دەدەن. هەروەها کەوا خەرجی ئەو پرۆژە یاسایە پارەیەکی ئەجگار زۆری تێدەچێت. ئەوە قورس نییە کە ببینین 3 یا 4 تریلیۆن دلاری دیکەی قەرزی حکوومەت کە بەڕاستی بۆ حکوومەتی فیدرالیش باش نابێت. وابزانم ئەوە ئێمە لە قەیرانێکی دارایی نزیکتر دەکاتەوە. دەبێت ئەوەمان لەبیر بێت کە 10 ساڵ لەمەوبەر چەندین وڵاتانی وەکو یۆناان و ئیتالیا کەوتونەتە قەیرانی ڕاستەقینەی حکومی دارایی و ئابووریەوە، چونکە حکوومەت پارەی زۆر قەرز کردبوو. من دەترسم کە ئەمریکاش بەو ئاراستەیەدا دەڕوات. ئەی باشە ئیستا چی ڕوودەدات؟ بایدن دەڵێت کە سوورە لەسەر تێپەڕاندنی ئەم یاسایە سەرڕای ڕێگرێکان لە کۆنگرس. کۆماریەکانیش لە بەرهەڵستیکردنی یەکگرتوون، تەنانەت هەندێک لە یاسادانەرە دیموکراتەکانیش سەڵیان لێ دەکەنەوە. لە هەفتەی داهاتووشدا ئەنجومەنی سیناد بڕیاری لەسەر ئەدات. ڕژێمی کۆماری ئیسلامی ئیران وەکو باز دەکرێت لە 14 ڕابردوودا ئەوەی پێکراوە لە دژایەتیکردنی کورد لە کوردستانی ئێراندا درێغی نەکردووە و ناوچەکەی بە لەشکەرتەنیوە و زۆر جار هێڕەشی کردووەتە سەر ئەو هێزە کوردیانەی کە لە هەرێمی کوردستاندا نیشتەجین. بۆ تاوتێکردنیان بابەتە ڕۆژنامەنووس و پێشمەرگەی دیێرین هیوە گوڵمەحمەدی ڕاستەوخۆ لە سویدەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە هیوە خۆشاتنەوە بەڕنامەی کورد کۆنەکشن، هێزەکانی کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی پێنجشەمەوە بە تۆپ و فڕۆکەی بیفڕۆکەوان بنکەکان هێزە کوردەکانیان لە هەرێمی کوردستان بۆمباران دەکەن. هێڕەشی ئەم جارەیان بە چ بەهانەیەکە؟ سپاس دەکەم کاکەجانی و هەروەها سپاس بۆ تەماشاوانەری بەرنامەکەتان. ئەم جارەیان ڕژیم بیانووی ئەوەیە کە دەڵێت هێزەکانی هێزە کوردیەکان دەبێت چەکدا بنێن و لە باشووری کوردستانە دوور بکۆنەوە، لە سنوورەکان دوور بکۆنەوە. بەڵام ئەوە ڕواڵەتی بابەتەکەیە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕەوشەی کە لە ناوچەکەدا هات بە تایبەتی دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و شیمانەی ئەوەی کە ئەمریکا تا ئاخری ئیمساڵ لە عێراقا بکشێتەوە. ئێران دەوێت دەستی خۆی درێژ بکاتوە بەشێکی باشووری کوردستان بخاتە بن کۆنتترۆلی خۆی و لەو ڕێگەیەوە بتوانێت هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا لە بەرابەر تورکیەدا زیاتر بکە. کاکە هیوە لەو ناوچانەی کە کراونەتە ئامانج، ئایا سوپای ئیرانی و پازاران ئامانجێکیان گرروپێکی تایبەتە؟ ئەوەندەی کە ئەو بمبارانە دەگرێتەوە لەو نزیکی مەقڕی هێزەکانی حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستان ئێران و هەروەها بەشێک لە هێزەکانی کۆمەڵە بووە. بەڵام ئەوانە دوورن لە سنوورەکانەوە، لەو سنووراندا هیچ جۆرە جموجوڵێکی سەربازیان نەبووە، تەنیا هێزی پێشمەرگە لەوێ بەجێکراون، بنگەی سابتیان هەیە، بەڵام هیچ مەترسیەک نەبوون لەسەر ڕژیمیە.
هێرشەکانی پاسدارانی جمهوری ئیسلامی هاوکاتە لەگەڵ هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و پەکەکە ئایا هیچ پەیوەندیەک دەبین لە نیوان ئەمانە؟ زۆربەی چاوەدەران لەو بڕواایەدان کە پەیوەندی هەیە لە نێوبەری ئێران و تورکیەدا بۆ ئەوەی دەیانەوێت ئەو ناوچەیە لە نێو خۆیاندا دابش بکەن بەڵام هێندێک کێشیان هەیە لەسەر دابشکردنی ناوچەکە بۆیە ئەوەندەی ئێران و تورکیا هاوپەیمانی دەکەن تەنیا هاوپەیمانەکەشیان دژی حزبی دموکراتی کوردستانی ئێرانیان لایەنێک نییە بەڵکو دژی پەژاکە دژی پەکەکەیە دژی هەموو هێزە کوردیەکانە کە لەو ناوچەیەدا هەیەوە لە ئەنجامی خۆیدا هەموو هاوڕان کە بە دژی بەرژەوەندیەکانی گەلی کوردە لە باشووری کوردستان. کاکە هیواکو خەبەرگوزاری تەسنیم باز دەکات ئەلی شەمخانی لە کاتی کۆبوونەوەیدا لە ڕۆژ یەکشەمە لەگەڵ کازمی داوایان کردووە کەم هێزانە چەک بکرێن و لە ناوچەکەدا دوور بخرێنەوە. ئیمە زانانی ئەمە بێگومان وەکو فشارێکە بۆ سەر هەرێمی کوردستان دەسەڵاندارانی هەرێم ئاخۆ کاردانەوە لەلایەن ئەوانەوە یاخود لەلایەن لایەن کوردیەکانەوە بە چه شێوەیەک بووە؟ هەتاکو ئێستا کاردانەوەیەکی جدی لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەبووە بەڵام بەپێی ئەو سەرچاوانەی کە هەیە نێچیوان بارزانی لە کۆبوونەوەی لەگەڵ شەمخانیدا قەوڵی داوەکە داواکاریەکانی ئەوان جێبەجێ بکەن و بەپێی ئەو سەرچاوانەی کە من هەمە حکوومەتی هەرێمی کوردستان حزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێگیر لە باشووری کوردستانی ئاگادار کردووەتەوە کە دەبێت هێندێ بە خۆیاندا بچنەوە و هێندێک جموجوڵەکانیان و هەروەها هەڵوێستەکانیان سارتر بکەنەوە بێگومان ئەمە مەترسی لەسەر باشووری کوردستانیش دروست دەکات ئێمە تەجروبەی ساڵی 60ەکانمان هەیە وەختێک لە باشووری کوردستان جوڵانەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان لەلایەن شۆڕشی باشووری کوردستانەوە سەرکوت کران زۆر بە ئاسانی ئەوانیش ناچارکان ئاشبەتاڵ بکەن بۆیە ئەگەر هێزە کوردیەکان ئەم جارە شکست بکەن چه پەکەکە لە بەرەی تورکیا و چه پەژاک و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرەی ئێران شکست بکەن بێگومان زۆر بە ئاسانی باشووری کوردستانی شتێک دەشکێت. کاکێوە لە کاتێکدا تورکیا، ئیران، سووریا و عێراق کە دێتە سەر کێشەی کورد یەکدەنگ و یەکگرتوون بەڵام لە بەرامبەردا لایەنی کوردی تا چەند یەکدەنگ و یەکگرتوون. کێشەی سەرەکیەکەی کورد ئەوەیە دوای ساڵی 2023 کە ئەمریکا بەکردەوە هاتە ناوچەکەەوە عێراقی سژێر کۆنتۆلی خۆی هەوڵێکی زۆری داکە تەنانە لە باشووری کوردستاندا هێزە کوردیەکان یەک بگرن یانە یەک هێزی پێشمەرگیان هەبێ هێزێکی سیاسی هاوبەشیان هەبێ ئیدارەی هاوبەشیان هەبێ و لەو ڕوانگەیشەوە چاوەڕوان دەکات کە کوردەکان یەک بگرن. ساڵی 2013 هەوڵێک درا کە کنگرەی نەتەوەی کوردستان لە هەولێر دابمەردە بەڵام بە دەزوەردانی تورکیا و لایەنەکانی دیکە بەداخەوە پێک نەهات بۆیە ئەوەندەی داگیرکەرانی کوردستان بە یەکەوە هاوپەیوەندیان هەیە و هاوکاری دەکەن لەسەر مەسەلەی کوردەکان بۆ خۆیان ئەوەندە لە یەک نزیک نەبوونەتەوە هەستیان بۆ پێویستیش تا ئێستا نەکردووە یان کردویانە بەڵام لە بەرژەوەندی تایبەتی هێندێک لایەن خۆی لێ دەبوێرن. ئایا کێشەی کورد لە ئێراندا لە ڕێگای چەکەوە چارەسەر دەکرێت؟ کێشەی کورد لە هیچ بەشێکی کوردستاندا لە ڕێگەی چەک چارەسەر ناکرێت چون کەتەی بە ساڵانە چەک بەکار هاتووە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە. ئەو کێشەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری جۆگرافیاییە کە پێویستی بەوە هەیە لە ڕێگەی دیالۆگ و لێکتێگەیشتنەوە چارەسەر بکرێەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە گەشەی کۆمەلگا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە هەموو ئەو وڵاتانەی کە کوردستانیان داگیر کردووە باشتر ببێەوە پێشکەوتن بێتە ئاراوە. ئەو شەڕە لە درێژەی ئەو 56 ساڵی ڕابردوودا بێژگەل لە زەرەر بۆ گەلانی ناوچەکە هیچ قازانجێکی دیکەی نەبووە بۆیە گەلی کوردیش پێداگیری لەسەر شەڕ ناکات لە ڕاستیدا کوردەکان هەموو هاوڕان کە دەبێت بە دیالۆگ چارەسەر بکرێت. ڕۆژەمەنووس و پێشمەرگەی دیرین هیواگوڵ مەحەمەدی زۆر سپاس. لە ئەفغانستانی ئەفغانیên هەژار yên ku di komgeheke leşkeriya bi cêhiştî de li parêzgeha Qendeharê dijîn dibêjin ew şaşmane çi bikin piştî Talîbanê fermandaye wan ji malên wan derxe. Li aliyekî din sêjinên Efxaniyên Brîtanî li pêş Parlemana Brîtanya tevlî greveke birçîbûnê bûne li dijî danûstandina Talîbanê bi jinan re. Rûniştvanên vê komgeha leşkerî li dijî biryara Talîbanê ya valakirina wê derketin û gotwan ti cihên din nînin ku berê xwe pêdin û bi salana wan pere bin masê re dane serbazên Efxanî ji bo vî erdî. Wan got Talîban hat û gelek neçar kirin komgehê bicî bihêrin û cihê wanê niha nediyar e. Rebîa jinebiyeke Efxanî ye ku dibêje ew di du odeyên axînên komgehê de li gel 5 zarokên xwe dijî. Ev bû 20 bû 25 sal ez li vir dijîm. Hevjînê min şehîd bû û ez niha li gel zarokên xwe dijîm. Ji min ragotin ew ê derî û pencer û malên me helweşînin û divê em ji vir biçin. Em ê bi ku da biçin? Me ti cihên din nînin. Bila tenê bihêlin em li vir bijîn.
طالبان فرماندایه 10500 مالبات کمگه کو مالو همی تشتین خواه بجی بهلن دا کو چکدار طالبان جهوان بگیرن. خاطیره او جیرونشتوانه که دوریه که جهگ جبو مالبات خواه آوا کریه او دبیجه امکان نینه او جمالین خواه درکبن. گەلە کارمەندن بەرێن حکوومەتێ li vir hebûn lê ew çûn piştî ku Talîban hate serdesthilatê. Me ev mal bi zor û zehmetî ava kir. Hin caran me xwarin nebû, lê me kar kir ji bo avakirina vê malê. û niha dixwazin em ji vî cihê biçûk derkevin, çima? کۆمگەه د ساڵە 2001 دا هاتبوو بجێهێشتن پشتی دەرباسبوونا ئەمریکا ji بۆ ڕووخاندنا تالیبانê لەما سەربازên ئەفغانیên ku li wir diman çûn bingehên firokxaneya Qendeharê. Berpirsê medyayî Talîbanê li Qendehar got malbatên Efganî dikarin li komgehê bijîn heta ku serkirdayetiya grûpê pêdaçûnê di vê mijarê de dike. Lê wî got xedexeyek ku rûniştvan xwepêşandanan bikin û xwepêşandanên wan neyasayîne. واندکاری بو چند ریسیپی شاندبانا نویسگاه حاکم جبو چارەسەرکردنا پرزگرێکی لێوان ڕیا نەیاسایی هەلبژارت و دەرکەتن خۆپێشاندانان دیساژی هەمی ریسپیên میرگehên ئیسلامی û حاکم biryarda got bihêlin ew li wir bijîn heta got biryareke fermî têragihandin. Ji dema hatina serdesthilatê ve Talîbanê bendên tund danîne ser xelkê Efganistanê di nav de jî jin û rojnamevan. Li Brîtanya sê jinên Efganî yên Brîtanî greveke birçîbûnê nêzîkî parlemanê li darxistine li dijî danûstandina Talîbanê bi jinan re û binpêkirinên mafên mirovan li Efganistanê. Armanca greva me ya birçîbûnê ew e ku em dengê jinên bêdeng yên welatê me bigehînin cîhanê û hikûmeta Brîtanî. Ew dixwazin civaka nevnetewî fişarê bide ser Talîbanê da pêgir be bi sozên xwe yên derbarê rêzgirtina li mafên mirovan dema wan Kabul kontrol kir. Her kesê li ser desthilatê divê xizmeta xelkê bike, komkujiyan rawistîne, zilma li jinê rawistîne û bêdengkirina rojnamevanên me rawistîne. Rêxistina Human Rights Watch Talîban tawinbar kir bi kuştina li derveyî pîvanên dadwerî di van mehên borî de. Lê Talîban wan tawinbariyan red dike. هەڵماتەکانی هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان دەستی پێکرد بەڵام خەڵک بەو شێوەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی پێشوو ئەوەندە خۆشحاڵ نین. خەڵکی سەرشقام لە دووهۆک دەڵێن بەڕوایان بە پارتەڕامیارەکان نەماوە و بە هەمان شێوەی هەڵبژاردنەکانی پێشووتر دەنگ نادەن. بانگەشەیە هەلبژارتنان دە ئەف ساڵەدا لە دهۆکەی بێدەنگی بخۆڤەگرتیە. هەر ساڵ دە هەلبژارتنên دەربەزبوویدا جاده و کولانên دوکê di pirbûn ji wênên kandîda û duruşm û alayên layên beşdarî helbijartinan. Li dihokê da bizanîn dîd û bûçûnê xelkî li ser lawaziya bangeşeya helbijartinan. شێوازێکی دی پیچێکی کارتیکردن یا خەلکێکی کردی شێوازی هەلبژارتنە خویە بەدل بوو یا بۆیە بازنە gelek خەلکی هەیڤێ گاوێ بابەتی درست هێشتا وەکینا بشت هەزم نەکردی نەوەرگرتیە وەختی تو بابەتی ژی نەوەرگری gelek خەلکێکی هەی vêgavê pisyarawê çendit ket erê dî kîve dengê xwe de kîve bide dirust e erê hêşta navbera du kivana ji davê twît şîjbîr nekin ku ser esasê eşîretgeriyê berbijartêne danan bû nimûne dengê gelek berbijara çûne bazneyekî dîda xelkê kes û karê tu yê pisyaretiyên erê em dişên wêrê dengî deyn yan ne بانگەشەی هەڵبژاردن ئەم ساڵەکە سستی بەخۆیەوە دیارە چونکی بەڕاستی وعی سیاسی لە نێو کۆمەلگادا یەکێک لە هۆکارەکان ئەوی وعی سیاسی نێو کۆمەلگادا بەو ئاستە نییە خەڵک یاخی بووە یاخود بڵێن باوەڕی نەماوە بەدەسەڵات بە جۆرێکدا کە گەر بەراورد بکەین لە ساڵەکانی پێشوودا ڕێژەی هەڵبژاردن ساڵ بۆ ساڵ بەرەو کەمبوونە ئەم ساڵش طبعاً بە پێی تەوقعات کەمتر ئەبێت دهوا بانگەشەیە هەلبژاردناندا کاندید و لایەنێن بەشدار gelek سوزا ددەن هاوڵاتیاندا و دەنگێوان بە دەستخۆڤە بینن لێ پێشتی دچنە پەرلەمانی ئەو سۆز ناهێنە بەجهکردن ئەvە گوتنا هاوڵاتیانە بۆچی خەلکی بۆری نەمایە یعنی ئەبخۆ gelek بێژن مەسەلا ئەم دهۆکەین ئەم دهۆکەینەها وەختی چنە دەرکەبن و چنە منسەبێت بلندە هۆش شعبینینە هۆش Derbederên kampa Waşûkanî ya Hesekê li Bakur Rojhilatê Sûriyê de rewşeke xerab de dijîn
دورا 10300 مالبات 10000 کند دجین 400 مالبات به علاوه گرمکردن و ریوبریا کامپی دبیجه آلیکاری نهایی تیرا پیوستین در بدرین کامپی ناگن. پامنیر مال قامشلو آگاهیم بهتر هنه. لکامپ آوا شوکانی در بدرین سریکانی در روشک خراب ده به ورزی چلروتین. لکامپ آوا شوکانی گودی کور سر یاد نافبرا حسکی و تلته مریده. زیدی 14713 در بدرین سریکانی لی هاتنه بجیه کرن. لکامپ آوا شوکانی نزیکی 2300 مالبات و 2000 کن هنه. 400 مالبات جوان. جی پی تی وی این گرمکرینی حیانها به پارمانه. حاضر كرني زفتاني سفنج لازمن بطاني لازمن نبتشيفان خيمانش مربغيلين ماني افتي كافي بنكوني مدى اشبرولي يعني ام دعو دقن هين حياة انا منظمات شتك نانيني بس اما تدي اداره ذاتيه اشمرقو ولا قو امي بينن بس هين واجهين حياة يعني شتك نانيني د انجامان ناسکرنا کامپیج آلیه نتوین یکبوی و حطانها باندور لسر کیمبونا پیدیوین بینگهین دکه گو پر مالبات حیانها بیکون مانه آن هر دو مالبات دیه کنی دنه و آنا زستان هات بی ازبات پاییزه با زستان هات بی منه جی نوار مضبوط ولا بیزانه سبی کامی چو خودی سری خوکن ام زندری وان چادر بیزانه و بودی ساری وان گشتیش حرکت زستان هات بی چکاوی زستانی ما زستانی کاتشیا ام هندر قربان دربه تشكل بی فقين لا حول ولا قوه بیزانه کسی ما بنرتنی بیزانه ابنانا اب چکانه قدن ما بیزانه معوناته قدن ما بی قوی ترامه درو جناک ریوبریا کامپاوا شوکانیش دنگ امریکا را دبیجه و زوستانی دروشک پر خراب ده و در بندرن سریکانی در باس ببن جبر حیانها توری خستنین مرووی پرپرسیا آمده کارنا پیتیوی زوستانی نگرتیه سرخواه 3009 مالبات برده جیان دکن اما کونی هاتی داین 1984 کونن یه دنجی مضيف لسر كونا جبرو شازبستاني حيا انا تم منظمه خونه داي تبر تشتكي ده نخو داي مسبو جلي زاروكا تيت زبستانه نخو داي بر مازوت نخو داي بر صوبا رو شازبستاني بر خراب او جو حيا جو منظمه جو خونه دنبر روش بر خراب سر مدوره پشتی ایریشا ترکیه لسر باجار سریکانی دو اکتبر سال 2019 ده افزوستان سیمین گو ده لسر دربدرن سریکانی درباس ببه و جاره کدن دربدرن سریکانی لکامپا واشوکانی و دناوا زحمتین سرمیده ورن لباجار حسکه تو کامپین تایبت به دربدرن سریکانی هنه هر دو کامجی جالی نتوین یک بوی و ناین ماسکرن هر وصاری خستنین مرووی ناونتویی و خجهی پرکی من ده کامپی ده لآلیه کدن ریوبریا خسر دبیجه گو کارین آوان سینور داره ده انجام ده به حزاره در بدرین سریکانیه دروشکه پر خراب ده جیان دکن زانا عمر دنگ امریکا کامپا واشوکانی به پی راپورتی سالی 2021 انجمنی آماری ترکیه هلاوسان لی ترکیه 19.24% فراتر بووە هەرچەندە سەڵاتداران دەڵێن کرێدەست چووەتە سەرەوە بەڵام خەڵک هەستی پێ ناکەن. دەستە ستاتیستیکا ترکیە تویکی ئەنفلاسیۆنا ساڵا 2021 دیار کرد. li gorî vî enflasyona Tirkiye di warê salane da sedan 19.24 bilind bûye. Bestimeha tebaxê da jî ev rêje sedan 1.12 zêde bûye. Di sûk û bazarên Enqerê da jî him kiryar û him jî firoşvan vê yekê di ser jiyana xwe da hîs dikin. Desthilatî herçiqas bêje ku di mûçeyên kêmtirîn da 16 qat zêdebûnî hatiye çêkirin jî lê mêzexer û malnişîn vê yekê di jiyana xwe da hîs nakin. Zeliha Aksos bi xwe malnişînê gava ew behsa aboriyê dike dibêje her tişt lewtiye. Ez nikarim tiştekî bêjim. Ez xaneşînim. Dikarim bêjim ku hemû tişt lewtiye. Biha firiyane. Jiyan giran bûye, ikramiyên malnişîna bi 1 lîre didome. Ti kes ji jiyana xwe nedilxweş e. Li gorî statîstîkên dawî li Tirkiye bi tevahî de enflasyona xurekan da sedan 29 zêdebûniyek çêbiye. Ev yek jî kirin û firotinê da daketinekê çêdike. Yên ku dikirin jî pirê wan qarta krêdiyê bikartînin. Meyvefiroş Zafer Bektaşî vê yekê pesend dike.
aldıkları maaş گاوا لمشتریان تماشا دکم پروان به کارتا کردیت تشتان دکرن اف یک جی دیار دکه کو روشوان باش نینه لیهن کس هنه کو روشوان باشه جبوان کشنینه به تواهی روش خرابه لترکیه بهاین تشتان جی حد نخواه زیده بونه آبوریناس سده ماوان زیده بونه به بلندبونا دولار و سیاست خلط فاگره ددن آبوریناس دادن خویا کرن کو حتی دولار دانه که و سیاست نه راست کرن ده اف گرانبونا تشتان جی وی بدومه ایوب دمیر دنگ امریکا انقره چار امریکی دیروک د نویسینن د یکم گشتا والهی ازمانی ده کو تیم وی همی سیویلینو د لدورا عرضه بگرن د ارککی ده کو گاوا هری مزنه د گشتیاریا والهی ازمین ده ئەمریکایی کارێکی مێژوویان لە گەشتی ئاسمانیدا تۆمار کرد و وەک چوار کەسی مەدەنی بۆ یەکەم جار دەستیان داوەتە گەشتێک بە دەوری زەویدا و ئەمەش خاڵێکی نوێ وەرچەرخانە لە گەشتیاری بۆ واڵای ئاسماندا. جەرێت ئایزاکمن ملیاردەری تەمەن 38 ساڵ، هەیڵی ئارسێنۆی تەمەن 29 ساڵ و یاریدەری پزیشک، کریس سەمبرۆسکی تەمەن 42 ساڵ و ئەندازیاری کۆمپیوتر، شان پراکتەر تەمەن 51 ساڵ و مامۆستا. ئەمانە ئەو چوار کەسن کە شەوی چوارشەمە لە سنتەری واڵای ئاسمانەی کەنەدی لە فلۆریدا لە ڕێگای کەشتی ئاسمانەی کرۆدراگەن کە لەلایەن کۆمپانیای سپیس ئیکسەوە دروستکراوە دەستیان کرد بە گەشتە سێ ڕۆژەیەکەیان. کۆمپانیای سپیس ئیکس کۆمپانیایەکی کەرتی تایبەتە و دەستی کردووە بەناردنی ئاسمانگەڕەکان بۆ ویسگەی واڵایی نێودەوڵەتی. کەشتی ئاسمانەی دراگەن بە تەواوی ئۆتۆماتیکە و لە بەرزایی 585 کیلومتری سەرەوەی زەویەوە دەسوڕێتەوە، واتە لە سەرەوەی شوێنی ئیستایی ویسگەی واڵای نێودەوڵەتی و هەروەها لە سەرەوەی تەلەسکۆپی واڵای ئاسمانی هەبل. ئەرکەکە لە ژێر ناوی ئینسپیرەیشن 4 لەلایەن ئایزاکمن کە ملیاردەرێکی بواری تەکنۆلۆژیا و دامەزرێنەری کۆمپانیایەکی پارەدانە بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. دەوترێ ئەو بۆ ئەم گەشتە چەند ملیۆن دلاری بە کۆمپانیای سپیس ئیکس داوە و وا بڕیاریشە داهاتی گەشتەکە بدرێتە سنتەرێکی لێکۆڵینەوە و دەرمانی منداڵان. هەیڵی ئارسێنۆ گەنجترین ئەمریکاییە کە ڕۆیشتوەتە واڵای ئاسمان و هەروەها یەکەم کەسیشە کە لەگەڵ ئەوەدا پلاتین لە قاچیدایە گەشتێکی لەم شێوەی کردووە. فڕینەکەی ئایزاکمن زۆر بەرزتر و گرنگترە لە فڕینەکەی 2 ملیاردری دیکە واتە ڕیچارد برانسۆن و جێف بێزۆس کە هەر یەکەیان لە سەرەتای ئەم ساڵدا لە ڕێگای کەشتی ئاسمانی خۆیانەوە و بە دارایی خۆیان گەشتێکی کورتیان کرد بۆ سنووری واڵای ئاسمان. وا بڕیارە دەستەی گەشتی ئینسپیرەیشن 4 ڕۆژی شەمە بگەڕێنەوە بۆ سەرزەوی و کرۆدراگەن لە ئۆقیانوسی ئەتلەز لە کەناری فلۆریدا بنیشێتەوە. بینەرن هێژێ بە vê raportê em digihên dawiya Kurd Connection'a îro ta Kurd Connection'a roja sêşemê سلاوین هفکارین من بریوان یوسفی و خالد فتاح لکنترل و لور الاستودیو هفکاری من جانی دیلان و من صالح دمی جرجبو و هر شاد و بختور بن. بمینه خوش.